نزیکەی 9000 ڕادەوەستی باشە وزای بە چەندە دەنەوە لێرە بە 12 دەیدەین تقریبان 2000ش مەسرەفە تا ئێستا زانیمانە ماینچەیان زەندی ئاژەڵ دەکرێت بە تەشریب و یاخود لەگەڵ برنج ئامادەکرێت بەڵام بە شێوازێکی جیاواز و با کلتورێکی جیاواز گەنجێک لە شاری هەولێر لێشێک لە کەرەڤانەکانی سەر شەقام بە شێوازی لەفا پێشکەش بە خەڵکی دەکات و ئامادە دەکات دەمە قسەی زیاتر لەگەڵ کاک محەممەد بکەم کە خاوەنی ئەم کابینە کاک محەممەد سلااو لێبێت زۆر سپاس دەمێت باسیەوە بۆ بکەم بیرۆکەیە چۆنچۆنیە کە ماینچە یاخود زەندی ئاژەڵ بە لەفە پێشکەش دەکەن وەکو جەنابەت باست کرد کە ئەمە زۆربەی کات دیتیتمانیان لەگەڵ تەشریب یان لەگەڵ برنج و با بڵێین مەرەگە دەخورێتن بەڵام ئەمە زۆربەی کات بە خۆمان لە تورکیا یان لە زۆر ڤیددیویان بە پێش چاومان کەتیە کە لە سەمون دەکرێت و لە هەولێر و با بڵێن بە شێوازێکی گشتی لە کوردستان ئەو شتە نەبووە باشە ئێمەش وەکو با بڵێن چەند گەنجێک هەستین دەبە دامەزراندنی ئەو شتە ئەو جۆرە خواردنە بە سەمونێکی تورکی و گۆشتێکی فرێشی خۆمانە باشە دەمێت ئەو زەندی ئاژەڵە یاخود ئەو ماینچیە بزانام ئاژەڵی خۆمانێ بەڵێ بێگومان بەلەوە کە ئەمە ئاژەڵی خۆمانە بەکاردێنی با بڵێن بەرخی خۆمانە بەکاردێنی بەس ماینچێ بەرخیش بەس ماینچەی بەرخ بێجگەلەوە هیچ شتێکی تر بەکار ناینی باشە گران ناوەستێتن دەبینم نزیکی 9 کیلۆ دەکەنە ناو لێفەکەوە بەڵام ئەمە تقریبان 400 لە بۆ 500 غرامە هەر زەندەک و قەسابەکەش دیارە کە لەکوێ دەیهێنین باشە 400 بۆ 500 گرام دەکەن نزیکی 9 کیلۆ گرام لە گۆشت 9 کیلۆ گرام لە گۆشت نزیکی 10000 نەردەوەستێت ئەمە چیلۆی بە 18000 دەهێنین هەر زەندەک نزیکەی 9000 ڕادەوەستی باشە وزای بە چەندە دەنەوە لێرە بە 12 دەیدەین تقریبان 2000ش مەسرەفە ئەوی تر کە دەمێنێتەوە یاڕەبی لەشتان ساغ بێتن دەمێت باسیەوە بکەم خەڵک خواستی چۆنە لەسەر سوپاس لە بۆ خی گەورە وەکو ئەوی کە نوێیە خەڵک پێشوازێکی باشی لێ کردیە و تاڕاددەکی باش خەڵک لێ ڕازیە ئێستا بە خواردنەکەت بڵێن خواردنێکی کوردیان خواردنێکی تورکیە یان بەخۆی ماینچە نییە بەڵام بە کوردی کرایە بوویتە ماینچە بەخۆی ماهیچەیە کەلیمەی فارسیە و شێوازەکەش ئەگە بڵێن تورکیا و هەنجینەکەش زیاتر عەرەب بەکاری دێنی ینی هەمووی تێکەڵاو بووە ڕۆژی باشی ئینشاڵڵا الحەمدولله و شکر یاڕەبی لەشتان ساغ سەلامەت بێ زۆر سپاس دەکەم